لە ئاهەنگێکی شایستەدا قوتابخانەی ئیمامی شافعی لە قەزای شارە زۆر بڕواناوی بەسەر 250 قوتابی دەرچووی خولی یەکەمی فێرخوازانی قورئانی پیرۆز بەخشی. بەشێکی دەرچوانی ئاهەنگەکە ئەو فێرخوازانە بوون کە 10 جوزئی قورئان بە شێوەیەکی جوان و زانستی خوێندووە و لە تاقیکردنەوەشدا سەرکەوتنیان بەدەستێناوە و زۆری نەشیان تەمەنیان لە نێواندا بۆ 15 ساڵیدایە. ئێستش بە پێوەستمان زانی کە ئاهەنگێک بۆ کۆتایی هێنان بۆ قۆناغی ڕابردوو بکەین بۆی دەست بە قۆناغێکی تری خوێندن بکەین بۆ بۆی بینە الحەمدوللا قوتابیان بە جۆشی خۆشێکی زۆرەوە هاتوون. هەندێک لە بابەتەکانیشتان بینی دقەتتاندا کە قوتابیان الحەمدوللا ئاستێکیان بڕیوە لە قۆناغی داهاتووش ئینشاءڵڵا خزمەتی فراوانترمان لای خۆشیانەوە کە سوکاری قوتابیان بە وەرگرتنی بڕوانامەی مناڵەکانیان دڵخۆشن و سوپاسی مامۆستایان و سەرپەرشتیارانی قوتابخانەی ئیمامی شافعی دەکەن و هەوڵ و ماندووبوونەکانیان بەرز دەنرخێنن. ماوەی 2 ساڵە لێرە دابڕان بەشداریان کردووە لەم مەدرسەیەدا بێ ماندووبوون. سوپاس بۆ خوای گەورەکەوە ڕەنگدانەوەیەکی جوانی هەبووە لە ئەرکەکانیان لە پەروەردەکردنیان. ڕۆژانە هەستی پێ ئەگەن کەوا مناڵانە مناڵێک دەرچوون پەروەردەکردنێکی وها دەرچوون کەوا ئیسفادەی بۆ دین و بۆ ژینی ژەبێت. قوتابخانەی ئیمامی شافعی لە ساڵی 2016 دامەزراوە و سەر بە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەیە و زیاتر لە 400 قوتابی و فێرخوازی لە هەردوو ڕەگەز هەیە و 20 مامۆستاش لە قوتابخانەکە داوانە دەڵێنەوە. چەندەها قوتابی قورئانی پێگەیاندووە ئەو قوتابی هەیە سوپاسی خوای پەروەردگارەکەم ختمی قورئانمان پێ کردووە و لە قۆناغی کۆتاییایە و ئیسێش هەر خاوەنی تقریبا زیاتر لە 10 قوتابیم لە قۆناغە جیاجیاکان مەسەلەن هەمە 2 جوزئە هەمە 10 جوزە هەمە 20 جوزئە لەو قۆناغانەم سوپاس بە خوای پەروەردگار بەڕیزبەندی ئەم قوتابیانە ئیمتیحانیان پێ یەکەین ئیسا الحەمدوللا لیژنەمانەیە لە ناوچە خۆمان لیژەیەکمانەیە ئەو قوتابیانەی کە ئاسیان باشە ئەگەنە حەدی 10 جوزە ئەمان ئیمتیحانیان پێ یەکەین. هەفتەی ڕابردوو چەند قوتابیەکمان ئیمتیحان پێ کردووە مثلا هەمووی تایبەت نەبووە بە من قوتابی من نەبووە هەندێک لەو خوشکبرایانە قوتابی مامۆستای تر بوون بە بێجیاوازی لەگەڵ بەرفراوانبوونی دەستگا و سەنتەری ئاڕاستەکرا و جۆرا و جۆر بۆ بڵاوکردنەوەی گومان و پرسیار لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام ناوەند و قوتابخانە ئاینیەکان لە پێناو وشیارکردنەوەی گەنجان و پاراستنیان لە هەڵدێر و پیلان و ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.